بە خۆشحاڵی و ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک منداڵی ئازیزی تر پرۆگرامێکی جیاواز و نایابمان هەیە. ناوی 5 کاری باشمان پێ بڵێ کە ڕۆژانە لە ماڵەوە دەیکەین. دەست پێشخەری، یارمەتیدانی دایکت، یارمەتیدانی باوکت، ئەبێت ڕێز لە خۆت گەورەتر لە خۆت مناڵتریش بگرێت. ئافرین کوات چەپڵەمان لەبووی لێدا. 5 کردەوەمان پێ بڵێ کە بەرامبەر برادەرەکانمان بیکەین باشە. ئەگەر شتێکیان نەزانی ئێمەش یارمەتی با بدەین. ئەوتە دەبیتن بەخۆت بزانی دەرست هەیە بە مامۆستاکان بێت دەرست هەیەیانیتت هەر بژی زۆر زۆر باشە با چەپڵەیەکیان بۆ لێ بدەین. دەی محەممەد دەی بزانین هەموو ناو دێنن دەی. باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.